لەگەڵ ئەوەی کە ئێمە هەمیشە ئەڵێن پاراستنی ژینگە و هاوسەنگی ڕاگررتنی ژینگە ئەرچێکی مرۆییەکە هەمومان بتوانین بینینە بەر بۆی کە بتوانین هاوکاری ژینگە بین لە جیهانە ئێستا پرسێکی زۆر گەورەی و ساڵانە چەندین کۆنفرانس لە چەندین وڵات دەبەسترێ بۆی کە بتوانن بگەن بۆ ئەنجامی کە ئایا هۆکارە سەرێکێکە چیە بەداخەوە لەم ساڵانی ڕابردووە لە دوایین کۆنفرانسەکە لە وڵاتی دوبەی بەڕێوە چوو کە تەنانەت وڵاتی عێراقیش وەکو سەر کۆمارتیایە بەشدار بوو پرسەکە وای لاتووە کە لایەنی مرۆی دەستێکی باڵاتری هەیە لە پیسبوونی ژینگە ئایا ئێمە چۆن بتوانین جارێکی تر بە دوای هۆکارەکانە بگەڕین بۆ گەڕانەوەی هاوسەنگی ژینگە ئەمە بابەتێکە کە هەمیشە ئەبێ گفتوگۆی لەسەر بکرێ و هەمیشە بە دوای ئەو خاڵانەیە بگەڕین کە خاڵی نەرێنین ئەمەش لە منداڵێکەوە دەست پێ کاتاوەکو گەورەکان و هەتاوەکو کۆمەلگا بەگشتی وە چۆن بتوانین بیکەین بە کەلتور یعنی پاراستنی ژینگە و هاوسەنگی ڕاگررتنی ژینگە ئەمە ئەرچێکی نیشتیمانی و ئەبێ ئێمە بە کەلتور سێری بکەین بۆی کە بتوانین ژینگەکەمان بپارێزین ینی ئەمڕۆ هەرکە خۆمان لە خەڵستاوین ئەبینین کە ڕەشەبایەک هەیە ئەمە هەوایە کە بۆی کە جارێکی تر شار پاکەکاتەوە بەڵام هیواداری نەبێتە هۆی شکاندنی دار و درەختەکان ئەمە لەو خۆڵ و خاشەک و پیسی و پاژماوە گازیانی لەو تۆمبیلەکان ئەمێنێتەوە لە ناو شارە ئەمە هەمووی پاگەکاتەوە بەڵام لەم نێوەندەشتا کۆمەڵی ڕێکخراومان هەیە ئەم ڕێکخراوانە شەڵەسن بۆی کە ئەرچێکی مرۆیی بگرنە دەست بۆی کە بتوان هاوکاری ژینگە بن بۆی کە لەو خاڵە لاوازانەوە دەست پێ بکەن کا بێتە هۆی پیسبوونی ژینگە تاوەکو ئەو بابەتە گەورانەی کە ترچێتە بواری ئەوەی کە کارگەر ریسایکلین دابرێ هەڵسن بە هەڵمەتی تایبەتی ئەمانش کۆمەڵی بابەتن کە ئێمان بتوانین پرسیاری لەسەر بکەین بۆیە ئەمڕۆ میوانێکمانەیە زۆر بەڕێز کاک معروف مەجید وەکو سەرۆکی ڕێکخراوی ئایندە بۆ پاراستنی ژینگە لە ستودیۆ ئامادەیە کە بتوانین پرۆژەیەکیان هەیە بزانین پرۆژەکەیان چییە و لەم نێوەندەشا تا چەند هاوکاری ژینگەن بەڕێزیان لە ستودیۆ ئەگەر بفەرمێت فەرموو کاک معروف بانی باش کاک معروف زۆر بەخێر بێی سەر چاوان خێراتی بەخێر بێ زۆر بەخێر بێ فەرم بەڕێزن زۆر سپاس بەخێراتی کاک معروف ئەمڕۆ ژینگەی سلێمانی کەش و هەواکەمان ڕەشەبایە ڕەشەبایە چ سوودێکی هەیە بۆم ژینگەیە بەیانیتان باش سپاسەوەرە یەکێک لە هەرە باشەکانی ئەم ڕۆژەبایە کە تقریبان هەڵکەوتەی سلێمانی بەوە ناسراوە پەیوەستە بە پاکردنەوەی هەوا ئەوەی کە ماوەیەکە بینین کە بەشێکی شارەکانی هەرێمی کوردستان بەهۆی کارگەی نایاسایی و پاڵاوگەی نایاسایی و بابەتانی کە باسەکرێ تەمێکی باش لەسەر شارەکان دروستە بێ یەکێک لە هۆکارەکانی پاکردنەوەی ئەو تەم و پیسێ ئەم ڕەشەبایەیە بەڵام پێدەچێت لە هەندێک ڕوش و زیانی هەبێ بە تایبەتی بەداخەوە ئێمە بەشێک لە کوالێتی ئەو نەمامە و درەختانی کە لە شارەکان ڕوێنراوە بە تایبەتی لە دەرەوەی شار بەواچێ لەگەڵ کەشوهەوایی هەرێمی کوردستانە تۆزێک گونجاو نەبێ کە تەمەناکەین زەرەری بۆەوە نەبێ بەڵام ئینشاڵڵا لایەنە باشەکەی زیادرەوە لە زیان هیوادارین بە تایبەتی لەو تەمە ناخۆشەی کارگەر لەسەر گۆژۆ سێرکی بەسەر شاری سلێمانیوێ ئەوە نامێنێ و بتوانین ئێمە هەوایەکی پاک ئۆکسیجێنێکی پاکمانەوێت کەمەش بەشێکە لە ژینگە کاک معروف باسی هاوسەنگی ژینگاکەین تا ئێستا لە چه قۆناغێکی هاوسەنگیەکەین ئایا لە قۆناغێکیان کە هەرمە ترسیمان لەسەرە یاخود قۆناغێکە کە هۆشیارەکان بڵاو ئەتوانین ئێمە بەرەو هەنگاوی باشتر بڕۆین خۆی ئەگەر ئێمە بگەڕینەوە سەر پێکاتە سەرەکیەکانی ژینگە دەکرێت لێەوە ئەمە باسێکی هاوسەنگەکە بکەین پێکاتە سەرەکیەکان بریتە لە ئاو هەوا خاک لەگەڵ هەمە چەشنە زیندەوەرەکانە هەر پێکاتەیەک یاخود هەر یەکێک لەم بەشانە مەترسی دروست بکە یاخود مەترسی لەسەر دروست بێ کەواتە هاوسەنگی ژینگەمان گۆڕانکاری بەسەر هاتووە ئەوەی کە بەڕێستان باستان کرد بەداخەوە لە ماوەی چەند ساڵی ڕابردووە و بە ئێستاشەوە مەسەلەی گۆڕانی کەشوهەوا لەسەر ئاستی جیهان و لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستانیش بەداخەوە کاریگەریەکەی دیار و مەترسەکانیشی دەرکەوتووە بۆیە لەم گۆڕانکاریەیە هاوسەنگی بەشێکیمان لە دەستداوە من پێشەوەی بێمە ناو بەرنامەکانی سێرچێکی ئەوم کرد ئایا گۆڕانکاریەکانی کەشوهەوا زەرەری لە ژینگەداوە بەڵێ بۆ نمونە یەکێک لەو نمونانی کە باسی کردووە دەڵێ بەهۆی ئەوەی کە مرۆڤ تەماحکارانە بەشێک لە زەوی بەکارهێنێ وای کردووە کە لانی کەم ئاژەڵ و باڵندە چێوەکان لەو شوێنانە کۆچکەن یاخود قڕ بکرێن یاخود کۆتاییان پێبێ ئەوەی کە خۆمان ڕۆژانە دەیبینین یان بۆ نمونە لە بەشێک لە وڵاتەکان گرفتی ئاوی سەرزەوی و ژێرزەویشەیە و وەکو خۆماوتمان لە بەشێک لە وڵاتان پیسبوونی هەوا هەیە کەواتە هاوسەنگیەکان ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ چەند ساڵێک پێش ئێستا بەڵێ
هاوسەنگی ژینگەی لەسەر ئاسی جیهان و لەناو وڵاتی خۆشمانە بەڕوونی ئەبینرێت و کاریگەرەکانی دەرکەوتووە. باشە کاک معروف کە باز لە هاوسەنگی ژینگەی یەکەین بەبەز لە هاوسەنگی ژینگەی چییە؟ ئێمە چۆن بتوانین ئەم هاوسەنگی بپارێزین؟ خۆی کاتێک نەک هەر ژینگە ئەگەر ئێمە بمانێت هاوسەنگی خێزان هاوسەنگی کۆمەلگا بڕابگرین هەر هاوسەنگێکی تر کە پێویستمان بۆ بێ خۆی بمێنێتەوە پێویستمان بە هۆشیاریەکی تاگ و هۆشیارێکی گشتیە و پێویستمان بە ئیجراعاتێک و لێپرسینەوەی حکمی و لایەنە پەیوەندیدارەکانیشە ئەوەی کە بەڕێزت باست کرد هاوسەنگەکە چی وەکو ئاماژەمان پێکرد لە ئێستایە بەشێک لە پێکاتە سەرەکیەکانی ژینگە لەلایەن مرۆڤەوە مەترسی لەسرە لەلایەن مرۆڤەوە دەستدرێژی کراوەتە سەری وەکو چی؟ بۆ نمونە هەر ئێستا گە سەیری شاری سلێمانی کەین بگەڕێنەوە بۆ 20 ساڵ پێش ئێستا 25 ساڵ پێش ئێستا بەشێک لەو شوێنانی کە کراون بە بینا و یەکەی نیشتەجێبوون و کراوە بە شوێنی تایبەت پێشتر زەوی کشت و کاڵی بووە ینی خەڵک کشت و کاڵی تیا کردەوە بۆ نمونە بۆ 20 ساڵ پێش ئێستا بگەڕێنەوە بۆ دۆڵی بازیان و قەزای بازیان لە سەتا بڵێم 70 بۆ 80 کشت و کاڵی و زەرعات بووە نابێتە درۆ بۆ نمونە دەشتی شارە زۆر سیتەک زۆربەی سنووری هەولێر دووەک ئەم شوێنانە بەهۆی فراوانبوونی ڕێژەی دانیشتوان و بەداخەوە بەهۆی تەماحکاری خەڵکیشەوە یعنی ئێمە گەر ئێستا لەم شاری سلێمانیە ئامارێک وەرگرین هەر ئەو یەکەی نیشتەجێبوونانی کە پیان وایە زەرورە بۆ مرۆڤ ئامارێک وەرگرین بەوا چێ لە ڕێژەی ژمارەی کرێنیشتیان زیاتر بێ بەڵام ئایا کرێنیشتیانی چارەسەر کردووە نەیکردووە کەواتە دەست درێژەکان ئەگەر ئێمە لە زەیەوە دەست پێ بکەین بۆ نمونە ڕووبارەکان بۆ نمونە پیسبوونی هەوا بۆ نمونە ئەگەر باوەتی ئێمە زیاتر قسە لەسەر بابەتی باڵندە و ئاژەڵەکان بکەین ینی بەڕاستی لە وڵاتی خۆمانە بەڕاستی قڕکردنی ئاژەڵ دەستی پێکردووە نەک ڕاوکردن و من پێشم سەیرە لە ئێستاە لە هەرێمی کوردستان جێتێکی معنی مۆڵەتی ڕاوەدا ینی مۆڵەتی ڕاوەدا بە خەڵک ئەڵێ بڕۆ ئاژەڵ بکوژە کە پێدەچێ ئەم مۆڵەت پێدانە بۆ وڵاتێکی تەندروست ئاسایی بێ بۆ وڵاتێک بۆ نمونە هەمە چەشنە زیندەوەرەکانی تیا ئاسایی بێ دار و درەخت ئێستا هەندێک وڵات هەیە بژێوی ژیانی هاوڵاتیەکانیان لەسەر بڕینەوەی دار و بۆ نمونە کاری دارە بەڵام ئایا ئەم یاسایە بۆ هەرێمی کوردستانە گونجێ بەڵام لە زۆر وڵاتە دیارەکانە ڕاوکردن ئەگەر بە شێوەیەکی یاسایی بێت ڕەنگە ئاسایی بێت تەنانەت لە ئەمریکاش پارکی تایبەت هەیە بۆ ڕاوکردن شوێنی تایبەت پرسیارەکەی من ئەوەیە یعنی چەندە گرنگە ئەگەر یاسایەکە بێت تۆ بیر لەو بکەیتەوە بڵێ ئاخۆ لەگەڵ ژینگەی ئەم وڵاتە لەگەڵ ژینگەی ئەم شوێنە ئەم یاسایە ئەگونجێ یاخودنا بەڕای تۆ ئەو یاسایە بۆ ئێرە گونجاو نییە من وەکو ڕێکخراوی خۆمان پێشتریش قسەمان تیا کردووە و داوامان لە لیژنەی فتوای باڵای هەرێمی کوردستانیش کردووە کە بۆ هەندێک ناوچەی هەرێم من ناڵێ مابووی بەوا چێ هەندێک ناوچە لە ڕووی هەمە چەشنە زیندەوەر و تەنانەت لە ڕووی دار و درەختیشەوە مەترسەکانی کەمتری لەسەر بێ بەڵام من ناوچەی گەرمانتان بۆ دێنمەوە ینی بۆ نمونە ڕێژەی سەوزایی تایە سفرە بە تایبەتی دەوروبەرەکەی مەرزنیە قەزاکان و ڕێژەی بوونی ئاژەڵ و باڵندەی چێوی تایە بەرەو سفر ئەچێتەوە بۆیە ئایا ئەو یاسایی کە لە ناوچەی هاورامان و بۆ نمونە یاخود شارباژێر پەیڕەو بکرێ ئایا لە گەرمیانی شەمان یاسا بێ من لەگەڵەوەیان نیم لەبەرەوەی ئێمە خۆمان بینیومانە کە لە سنووری گەرمیانە ئاژەڵە چێویەکان قڕەکرێن یعنی ئەوەی کە بەڕێزت باسە کرد لە هەندێک وڵات جۆری چەکەکان کۆمەڵێ بابەت دیاری کراوە چەنە لای خۆشمان وایە بەڵام تۆ پێت وایە ڕاوچیەک بچێتە ڕاوکردن من ڕێزمەیە بۆ هەندێک ڕاوچی بەڕێز کە خەڵکە زانم ئاژەڵ یاخود باڵندەکەشی گرتووە بەڵام دوای ئازادی کردووە پێدەچی ئەمە وەکو حەزێک لە ناخیا بوو بێ بەڵام خەڵکشمان هەیە لە کاتی زاوزەیە چۆ بۆ نمونە ئاژەڵی ڕاو کردووە کاتێ سەریان بڕیوە سەیرەکەن بەچکە لە ناوسکایەتی یان بۆ نمونە لە کاتی کڕکەوتنی باڵندەکان دایکانە یاخود باوکانەکان ڕاو کردووە کاتێ چونتە سەر لانەکەی سێرەکەن هێلکە و بەچکەی تایە باشە ئێمە مەبەستمان ئەمەیە لە هەرێمی کوردستانە من ناڵم با نەبێ بەڵام دەکرێت بۆ ماوەی چەند ساڵێک ئەم یاسایە ڕابگیرێ ئەم وڵاتە نەدرێ بە خەڵک تاوەکو چۆنەڵێ هاوسەنگەکە ڕێکە بێتەوە ئەو کاتە بە کۆمەڵێ مەرج و ڕێنمایی مۆڵەتەکە بدرێت باسی گەرمیان و
بۆ نمونە ناوچەی قەرەداخە کرد من بەڕاستی ئێستا بایە نمونە جوانەکانیشمان لەبەر چاولانە یعنی ئێستا بینی لە گەرمیان ئەو ڕێژەی ئاسکەی کە زیای کردووە هەوڵی هاوڵاتیانە یعنی خزمەتکردنی هاوڵاتیان لە هەندێک ناوچە یعنی من بەڕاستی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەوەی کە سەرنجی منی ڕاکێشا کابرایەک بوو زۆر جوان بوو بیرێکی لێیا بوو ئەم بیرە بێ ئەوەی بۆ کشت و کاڵی خۆی بێ بۆ سوودی خۆی بێ تەنانە ڕۆژانە ئەم بیرە بەس تەنها بۆ خزمەتکردنی ئەو ئاژەڵانە بوو کە لەو ناوچەیە ئەمە جێگەی دەستخۆشیە بەڕاستی ئەمە نە حکومت کاری بۆ کردوە نە حکومت مەعاشیاتێ هیچ شتێک بۆ نمونە ئێستا لە ناوچەی قەرەدا یعنی من خۆم چوومەتە ئەوێ ئیشم کردو لە نزیکەوە بینیومە تەنانەت ئەوانەی دەسەڵاتدارن یعنی من دەستخۆشیان لێکم کامێری چاودێریشیان بۆ دانا یعنی دڵخۆشە بی کە لەسەر جادەکەواستی کەڵەکێویە گێتە خوارەوە دڵخۆشە بی کە بێچۆکانیان نەبینی ئەم هەوڵانە ئەگەر بەردەوام بێت تا چەند ئێمە توانین جارێکی تر هەم ئاژەڵە کێویەکان هەم باڵندەکان لە سروشتی خۆیان نەبێڵینەوە خۆی ئێمە یەک گرفتێکمان هەیە تاوەکو ئێستا لە هەرێمی کوردستانە ناوچەیەکی پارێزراومان نییە کاگەر ئێمە هەمان بێنەتەوە گرتوەکان سەرپەرشتیەکان تەنانەت لە دەستدرێژی وڵاتانیش پارێزراوە بن کە من پێشنیارم ئەوەیە بەشێک لە ناوچە سنووریەکان کە مەترسی ئێران و تورکیای لەسەرا حەقوا بوو 10 ساڵ 20 ساڵ پێش ئێستا دەسەڵاتدارانی کورد بیریان لەوە بکردایەتەوە ئەو ناوچانیان بکردایە بە پارێزبەندی بۆ ئاژەڵ و باڵندەکان ئەو کاتە ڕاستەوخۆ نەتەوەگرتوەکان چاودێریانە کرد کە بە پێی دەستوری عێراق با بڕگەیەک هەیە کە ئەو ناوچانە ئەبێ حکوومەتی ناوەند چاودێری بکە کە ئێمە ئامانجەکەمان ئەوە بوو بۆ نمونە ئاژەڵ و باڵندەکان نافەوتە ئەوەی کە بەڕێزت باسیەکەی ئێستا ئەو هەوڵانە هەوڵی تاکە کەسین من دەمەوێت لێرەوە ناویشی بێن ماوەسە جەلالی شێخ کەریم کە پێشتر بریکاری وەزیری ناوخۆ بوو ئێستا لە سەگرما ناوچەیەکی پارێزبەندی دروست کردووە من نەچوومەوەکو شوێنەکە بەڵام لە ڤیدۆ ڕسمما بینیمە ئەگەر ئەمە فراوانتر بکرێت گومانی تیانی ئەم ئاژەڵ و باڵندانە بۆ نمونە زیاد دەکەن بەڵام ئێمە یەک گرفتێکمان هەیە بەپێی ئەو ناوچانی کە من بەشێکی سەردانیم کردووە ئەو ناوچانی کە کەوتۆتە بینی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق ناوچە کێشە لەسەرەکان بەڕاستی ئاژەڵەکانی تیاقڕ کراوە بە تایبەتی ئەگەر ئێمە بڵین پێش ئەوەی کە بڵین کورد لە کەرکووکان نەمێنێ ئێستا لە هەندێک ناوچە بەواچێ خەڵکێکی ڕاوچی ترسی ئەوەی هەبێ ئەگەر بۆ نمونە بکەوێتە دەست حکوومەتی عێراقی یاخود پۆلیسی ئیتیحادیەوانە مەترسیان بۆ دروست بێ ئەگەرنا لە ماوەی ڕابردووە لە کاتی شەڕی داعش و کۆمەڵێ شوێنی ترا بەڕاستی ئاژەڵە شێوەکانی ئەو سنوورە قڕکراون بۆی ئەوەی کە بەڕێزت باسێکرد لە هەندێک ناوچی کوردستان ئێمە جوهدی تاکە کەسی ئەبینین کە خۆزگە ئەم جۆدانە حکومەت ولانی پەیوەندی داربیان کرد باشە کاک معروف بەڕێستان وەکو سەرۆکی ڕێکخراوی ئایندە بۆ پاراستنی ژینگە پێم وا بێت پرۆژەیەکتان هەیە کەمە قسەمان لەسەر ئەو پرۆژێ بۆ بکە و پرۆژێ چییە چۆن خزمەت بە بواری ژینگە کات هۆی ئێمە پرۆژێکمان ڕاگەیاندووە پرۆژەکە هین 14 ڕۆژی ژینگە هەرێمی کوردستان بوو کە پێکدا لە کۆمەڵێ بابەتی جۆرا و جۆرێکێک لەوانە ئەوە بوو کە پرۆژەکەمان بە ناوی ماڵی باڵندەکانە تەنانەت باڵندەکانی شیاوی ئەوەن کە شوێنێکی تایبەت و یاخود شیان هەبێ بۆ ژیان ئێمە بەپێی ئەوەی کە لە ماوەی ڕابردووە بینیمان بەهۆی پێچی ئەمەژێکێک بێت لە تێکچوونی هاوسەنگەکان کە باسماکرد یعنی بۆ نمونەگە تۆ جاران بینی بێت لە قەزا ناحەکان تەنانەت لە شارەکانیش کۆمەڵی خانوو ئەبینرا ئاژەڵ و باڵندە و کۆمەڵێشت جی خۆیانە کردەوە بۆ نمونە گوێستەبانەمان هەبوو وایە بۆ نمونە کونی دیوار کۆمەڵی شوێن هەبوو تەنانەت تەیر و باڵندەکان ئەیانتوانی تیا بمێنەوە بەڵام ئەگەر ئێستا تۆ سەیری تێکچوونی هاوسەنگەکە بکەی بۆ نمونە هەموو خانۆکان کراون بە بلۆک هەمووی لەبغە کرێ هەمووی ئیزوگامە کرێ کۆمەڵێ کار کراوە کە تەنانەت جێگای باڵندەکانی ژنەماوە ئێمە وەکو خۆمان ناڵێم یەکەم پرۆژەیە کردومانە بەڵام لە سنووری قەزای چەمچەماڵ و دەوروبەریە یەکەم پرۆژەیە کە ئەم کارەمان کردووە پرۆژەکەمان لە دوو قۆناغ پێدە یەکێکیان دروستکردنی ماڵێکی گەورەیە بۆ کۆتێر ئەمە وەکو سیمایەکی جوان بە تایبەتی لە ناو قەزاکە لە بەردەم سەرۆکاتی زانکۆی چەرم و دامانناوە پرۆژەی دووەمان بە هەمانگی قوتابخانەی شاینی ناحکومیە کە من دەمەوێت دەستخۆشیان لەکەم لەبەری هاوکارمان بوون لە پرۆژەکە 100 هێلانەی باڵندەی بچووک دروستمان کردووە بۆ چۆمان بردووە کە بەوا ئێستا خەڵکێکە یەک ڕەخنەی گرتووتیانە ئەفەوتیە خەڵگەی بە ئێمە قۆناغی یەکەمان وامان بڕیارداوە بیبینە ناو باخچەی فەرمانگە حکومیەکان بۆ نمونە سەرۆکایەتی زانکۆ مۆنومنتیان فال زانکۆی چەرم و
کۆمەڵێ دایرە و فەرمانگەمان هەیە باخی زۆر باشیان ئێمەش لایەنە شوێنی کورساتە ماڵی باڵندەکانمان هەیە بەشێکی بینی بۆ کورسات شەڵام من وعدتان پێدەم 15 دانەیەکی وەکو هەدیە بنێرین لەم باخانەی کورسات شە بۆتان دابنێت زۆر جوانە هەرچەند ئێوانی ئێمە تا حدێک چۆنەڵێ بچووکن بەڵام ناوی هەیە من ئێستا خەڵکێک ئەویان بە ئێمە وتووە بڵێ پێ ئەم بەشێک لە درەختەکانی کورسات کە جێی دەستخۆشی هەمیشە سەوزن هەمیشە سەوزەکان کەمتر کێشیان هەیە یعنی بە تایبەتی سنۆبەرات بەردەوام باڵندە ئەتوانی هێلانی تیا بکە بەڵام بۆ نمونە داریت و کۆمەڵێ داری ترمان هەیە لەبەروی گەڵاوەریوە لە زستانە هیچ شوێن و مەکانێک نییە کە باڵندەیەک بتوانێت بۆ نمونە لانی لەسەر بکە بەڵام کە بۆ نمونە ئەگەر بێت و هێلانەیەک شتێکی تایبەتی تیابێ دڵنیا ئەتوان بخۆیان تیا بژێن بەڵام بەشێک لەوەی کە لای ئێوە بواچێک هۆکارەکەیەوە نەچنایەوە بواچێت لە ئێرە پێویستیان بە بوونی هێلانەیەک نەبێ بۆیە ئێمە ئەم کارە کردومانە درێژەیە بێ و بە خۆشحاڵیەوە ئەم شەو لە شوێنێک بووین هەندێ سەرۆکی شارەوانی ناحێ و قەزاکانی تریشیان لێبوو داوایان لێمانەکەدان گوت بۆ ئەو پرۆژێژ نایەنە لای ئێمە هەرچەنە بەداخۆی وەکو ڕێکخراوی خۆمان ینی منحەیەکیان شتێکی دیاریکراومان نەبووە بۆیە من ناوی ئەو جیهەتەم هێنا بۆی ئەمە ببێتە هاندانێک ئەگەر قەزایەکیش داوای لە ئێمە کرد جیهەتێکی تر بێ بڵێ کاکە من ئەرکەکەی گرمە ئەستۆ بۆن من ئێوە جێبەجێ بکەن باشە لەگەڵ ئەم پرۆژەیە زۆر کات ئێمە ئەیبینین لە زۆربەی ناوچەکانی ترە ینی لە یوتیوب سێرەکەین کەسێکە لەسێ لە مادە پلاسیکەکان کۆمەڵشتی بۆ باڵندەکان دروستەکە ینی زۆر سەرنجی ڕاکێشین دەبێکی کۆلای هێناوە پڕی کردووە لەگەنم بە دارێکەوە هەڵی واسی ئێمە چۆن بتوانین ئەم هێلانانە باڵندەکانی بۆ لای ڕابکێشین بۆی کە بتوان جا باڵندار یەک جار هێلانەی تیاکەری تر بەردەوام مەگەڕێتەوە بۆی لە پرۆژەکەی ئێوە بەس دروستکردنی هێلانەیە یان ئامادەکردنی ئەم جۆرە خواردنەشە بۆ باڵندەکان ئێمە ئەوەی کە بەڕێز دوتت لە ئێستاە شوێنێک هەیە خولێکی هاوینەی تایە سنتەری پاراستن و چالاکی مناڵانی چەمچەماڵ سەر بە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیە خولێکی تایە هەر خولەکە ڕاستە ڕاهێنانی خۆیانە ئێمە هاتوونە ڕاهێنانێکی دوو هەفتەی ژینگەیشمان بۆ داناون یەکێکان لەوانە بەشێکی پەیوەندی بەوەیە هێلانەکانمان بردووەتەوێ پێماوتومانە ئەگەر پێتان کرا وەکوی جەنا بدوتت شتێک هەڵواسین لە هێلانەکە بۆ ئەوەی لایەنی کەم ئەو باڵندانە بە شوێنی خۆیانی بزان و بێن لایەنی کەم دانەوێڵەکان بخۆن ئەم فکری کە جەنا بدوت شتێکی زۆر گونجاوە زۆر باشە بەڵام دەکرێت بە قۆناغ بیکەین ینی شتێکی تازە بە تایبەتی ئەو باڵندە و بڵین گیان لەبەرانی کە تا حەدێ سەربەز بوونە ئەوە نەبوو بڵین لە ماڵەوە بن ئێستا باوەچی ئەوی کە کردومانە بۆ کۆتر ئاساییتر بێ بەڵام بۆ چۆلەکەیەک یاخود بۆ هەر باڵندەیەکی تر کە پێشتر لە لانەیەکانە بۆ قورستر بێ ئێمە مەبەستمەوەی خەڵکێک تێبینی ئەویان هەبوو چۆن ئەتوانێ ئەم باڵندانە بپارێزن بۆیە قۆناغی یەکەمانەوە بووە کە بردومانە ناو فەرمانکە حکومەکانەوە کە دڵنیان لە ڕووی پارێزیەوە پارێزراوترن ئەگەر بزانین سەرکەوتووە بێ ئەو کاتە بیرەکەینەوە کە لە باخچە گشتەکانی ناو شار و شارۆچکەکانیش دایبین کاک معروف ئێوە بۆچی بیرتان کردەوە بە تایبەت خزمەتی باڵندە بکەن ئەزانین ژینگە چەنەها ئاژەڵ و باڵندە و بابەتی جۆرا و جۆریتیایە بۆچی لەم پرۆژەیەتانە بەتەنها بیرتان لە باڵندە کردوتەوە جارە بەواتێ باڵندەکە ئاسانتر بێ وەکو قۆناغیەکەم ئەگەر نا لە بڵاوکردنەوەی چالاکیەکەمانە خەڵکێکی زۆر داوایان لێمان کردووە دەڵێن وەرن لە باخچەکانە شوێنێکی تایبەت بۆ پشیلە دروستکەن کە بە تایبەتی باسی ناوشاری سلێمانیان کردووە و بەشێکشی بە پێچەوانەوە ئەڵێن ئەگەرێەوە ڕاستەکەن وەرن بۆ منە ئەو سەگە بێلانەوەوانەی کە لە ناو شارە کۆیکەنەوە من دەکرێت ئەمانە هەمووی بە هەند وەرگین بە تایبەتی ئەوی پشیلەکەش بەواچی ئاسانتر بێ بۆ ئێمە پشیلە ماڵی ترە و گرفتی کەمتر ئەگەر لە ناو خەڵکی شابێ بەڵام ئێمە بە تایبەتی بۆ سەگە بێلانەکان بەداخەوە پێشتریش لەگەڵ کۆمەڵی لایەنی معنیا قسەمان کردووە کە ئێمە وەکو ڕێکخراوە ژینگەکان لەگەڵ ئەوەیانین قڕکرێن بەڕاستی لەبەرەوەی جارێکی تر وەکو وتمان سیستەمی ژینگەیی تێکە چیە بەڵام دەکرێت ئێمە لەگەڵ ڕێکخراوەکان و من جارێکی تریش داواکەمەوە لیژنەی فتوایی هەرێمی کوردستان ڕۆڵە بینێ بۆ نمونە ڤێتەنەری ڕۆڵە بینێ شارەوانەکان ڕۆڵە بینێ دەکرێت کە ئێمە بە هەمومان ئەم گرفتە چارەسەر بکەین ئەوەی کە بەڕێستان باستان کرد قۆناغی یەکەممان ئەوەیە بەواچێ باڵندە و ئاژەڵەکان ئاسانتر بێ و بە تایبەتی کۆترەکە من لێتانی ناشارمەوە
ئامانجمان جوانکاری ناو شار بووە کۆتریش بواچێ لە ماڵانە هەیە ئەو نییە بڵێ وڵا شتێکە لەگەڵ خەڵکە چۆنەڵێ ئاشنای یەکترینین شتێکی جوان و بەشێک لە شارە گەورەکانە و لە ناوخۆ لە دەریشەوە و دیاردێمە بینیوە ئێمە دەستخۆشیتان دەستان خۆش هیوایەوەی بێت. کە پرۆژەکانتان بەردەوام بێت و سپاس بۆ ئێوە. زیاتر بۆ خزمەتکردنی باڵندەکان بێت لە ڕابردووە بینیمان هەندێک شوێن ژمارەیەکی زۆر باڵندیان کۆ کردەوە بۆ سودوەرگرتن لە شوێنەکان بەڵام بێگومان. بەداخەوە دوای ژمارەیەکی زۆریان بێگومان. لێ مردن هیوادارین ئەم پرۆژانە ببێتە خزمەتکردنی ئاژەڵەکان خزمەتکردنی باڵندەکان ئێوەش بەردەوام من لە کاری خۆتان من سوپاسیەوە کە من ئەوەی کە بەڕێزت وتت ئێمە کارەکە ڕاستە ئێمە کردومانە بەڵام بۆ شار کردومانە شوێنێکی کراوەیە هەموو خەڵک دەتوانێت بڕوا بۆی هیچ ئیشەڵە ئامانجێکی بازرگانی و یاخۆت سەردانی کاروانەمان نەبووە بۆیە ئەو بە ماڵی هەموو تایکێکە بە تایبەتی ئێمە لە خەزای چەمچەماڵ کردومانە خۆشبەختانە لە یەکەم ڕۆژی دروستکردنەکەیە خەڵکێکی باش و عادیان داوە کۆمەڵی باڵندەی جوانمان بۆ بیێنە بە تایبەتی کۆتر کێمە وتمان ببێتە لانەیەکی تایبەت بۆ ئەوی لانی کەم خەڵکێک بۆ بەسەربردنی کاتێک بۆ چەند خولەکێکیش بێ بۆ بچنە ناو باڵندانە دەستان خۆش بێن مونەتان زۆر بێ سپاس بۆ دەستمان جونەبی